ڕۆژی ئێمە زۆر خراپە لێرکانە ئێمە تقریبان 150 مارک دەبین لێرکانە چەند جارێکە تقریبان 4 ساعت 5 ساعت پێش ئێستا ئەمە داوامان بەرز کردەوە لۆ ناعی بارکەی کە دسرمان بۆ دروستکردی لێرکانە بەڵام نەبووە هەستانی ئێرکانە چمان کردیا هەومان خڕبینەوە خێرخواست بە خۆمان هەر مار و 5 هزارشی دایە ئەو دسرمان دروست کردی سەر سەراوەستاینە ئەوەی خێرخوازی حکوومەتی نییە لایانی پەیوەنددار هیچی لۆمە نەکردی لێرکانە جادەکانیشمان هەمووی قوڕە ئەو 5 کۆران 6 کۆرانە هەمووی قوڕە ناتانیێت و یان دەبی پێخۆت هەرکەی ئەز بڕۆی یان شی بارانباری نای بێدەرێ ئللا بە سیارەی بێدەرێ من دارت بستە مەکتەبێ دەبی ئیلا بە سیارەی بێ ئێ کابرا خۆم ڕۆژێ لە مارینی بە سیارەی بیبا دەبی چ بکاتن دەبی ژن ئافرەت لێر ڕاوەسی من دارشی هەم لە لایەش خڕکەنەوە ئەگە خێرخوازەك لێرکانە ئی خۆمان بی سیارە بینتە دەرێ ئەزە بیبەنە مەکتەبێ ئەزە لەو لاژ لە ڕای خۆی یەکە گلوی خۆیان بیانهینتەوە ئەگەنە نیتمان داواکاری لە حکوومەت هێرمی کوردستان دسرێکمان لێ لێرە دروست بکەن. زۆر ناخۆشە بارودۆخمان ئەمەوەکی باران دەباریز وەزعنە ئەو کۆرانانە هەموو دەبتە قوڕ و چرتا ئێرکانە ڕێیەکەمان نییە پێدا بپارڕینەوە دەبی بەستە جادەی بەستە یارەی ئەگەنا بە پێیان ناتانی ڕاستی هەمووش من دارمان دەستە مەکتەبێ چونچی خستەخانە و چشتمان لەو بەریە دوکانەکان لەو بەرینە ئەمە هیچمان نییە لەو بەرێ ئەگە دسرێکمان لۆ بکەن کۆرانەکانشمان لۆ چا بکەن ئەمە هیچ مشکلەمان نامین. العقمة تدسيرك ما بوتشاكا نجا كورانا ما لو قيركا والله عارمنا دبل فاي او ما برادرم كد اما تشيرش هم ومريش كش نمردبو او ما انا عم زاركتني بقى وزمان زور خراپە چەندی برێ ئەمە کە مندارمان باران بی مندارمان ناتانی بستە مەکتەبێ یان دەی بە سیارەی بن ئایا هەم خەرکە سیارە هەیە نیتی دەبی ئینتیزارکەی کە بارانیش بی دەبی لەگە منداران بێ دەستیان بگەری هەدە دایان پەڕێنیەوە چەند جارێک مندار بەربووینەوە یعنی وەزعەکە چەندی برێ ناخۆشە جادەمان ئەو فەرعانە هەر هەمووی قوڕە یەک چەند داواشمان کردیا هیچیان و نەکردینە ئێستا داوامان وەیە دسرێکمان لۆ بکری ئەو جادە ئەو کۆرانانەش سەب بکرێ قیر بکرێ یعنی وەزعنیە لەولایە. Alexandre